ساڵتان لێبێت بینەرانی کورسا دیویست من هاوڕە تۆفیقم بەڵخێم شوی بەرنامەی پانۆراما پێتان گەیشتنەوە بۆ قسە و باسکردن لەسەر دۆخی سیاسی عێراق وەروەها ئەو چەقبەستووی کە تاوە کۆم ساتەیە ئێمە بەرنامەی سازەکەین بەردەوامە نێوانی لایەنە سیاسیەکان وەروەها نێوانی لایەنی شیعی وەروەها لایەنی کورد و تا ڕادەیەکیش لایەنی سونی ئەنی ئالۆزە ئەوەی کە دەگوزارێت لە عێراقا بە ئاراستەی پێکێنانی حکوومەت وەکو باز دەکرێت ڕێگاکە زۆر سەخت و دژوارە ئەوەی کە پێویستە ینی ڕۆڵی تای هەبێت لەم پرۆسەیەدا خودی عراقیەکانە بەڵام دەرەنجام واقعیشی دیکە بە عراقیەکان و خودی لایەنە سیاسیەکان ئەڵێت ئەویش دەزوەردان و هەژمونی وڵاتانی ئیقلیمی و دەوروبەرە تا چەند وڵاتانی ئیقلیمی بە دیاریکراوی وڵات ئێران کاریگەری هەیە لەسەر و دۆخی کێستا عێراق پێیدا تێپەڕە بێ نێوانی لایەنە سیاسیەکان تا چەندە وابەستەیە بە هەژمونی دەرەکی و دەستێوەردانە دەرەشیەکانەوە لایەنە سیاسیەکانی عێراق بە سونە و شیعە و کوردەوە تا چەندە دابەش بوون بەسەر ئەو هەژمونگەرایی وڵاتانی هەرێمایەتی و ئیقلیمی کە لە عێراقدا هەیەە کورد بە دیاریکراوەکێتە کوێم هاوکێشانەوە لە ئێستادا جوڵەیەکی سیاسی هەیە کە هەندێک لە بەرپرسانی باڵای سیاسی عێراق جم و جوڵیان دەست پێ کردووە بە ئامانجی ڕەوینەوەی ئەو چەقبەستووی کە هەیە لە عێراقدا سەردانی حەلبوسی هەبوو بۆ هەرێمی کوردستان و دیداری لەگەڵ بەرپرسانی باڵای پارتی و ئێستا چۆتە کۆماری ئیسلامی ئێران لەوێ لەگەڵ بەرپرسانی باڵای کۆماری ئیسلامی ئێران کۆ دەبێتەوە هاوپەیمانی شیعەکان بە دیاریکراوی چوارچێوەی هەمانگی لە ئێستادا لەلایەن عەمار حەکیمەوە دەست پێشخەریشی نۆخاڵیان کردو بۆی کە تا ڕادەیەک دوای جەژن یاخود پێش جەژن چەقبەستووی لە عێراق چەقبەستووی سیاسی بە دیاریکراوی بە کۆتا بێ و پرۆسەی پێکێنانی حکوومەت و دیاریکردنی و دوو سەرۆکایەتی کە ماوە لە عێراقدا بە ئاسانی لە نێوان لایەنە سیاسیەکان بەڕێوە بچێت ئەم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم تەوەرانە و کۆمەڵێ بابەت و پرسیاری دیکە پەیوەست بە ناوەڕۆشی بابەتەکەمانەوە بە میوانداری برای بەڕێزمان کاک شێرکۆ میرۆی زەندامی سەرکردایەتی شێتی کە لە ستۆدیۆ لەگەڵم بەخێربێ کاک شێرکۆ زۆر خۆشحاڵ بووم کە لەگەڵمای لەم بەرنامەیە بەگشتی ئەگەر وێنای ڕەوشی عێراق بین لە ئێستادا ئەتوانین بڵین عێراق بە تەواوەتی چەقبەستووە یاخود نەخێر هیوایەکەیە بۆ کرانەوە لە نێوان لایەنە سیاسیەکان و ئەو پەیوەندی چەقبەستووی کە هەبووە و هەروەها بە تایبەتیژە سەر پێکێنانی حکوومەتی نوێی عێراقی بەڵێ زۆر سواز سلااو لە بینەرانی کورسات لە ڕاستیدا دۆخی عێراق لە ئێستا بە قۆناغێکی تەواو ئاڵۆزاتیە پەڕێ من بەش بە حاڵی خۆم بە حکمی ئەوەی کە چەند ساڵی ڕابردوو وەکو ئەندامی پەرلەمان لە بەغدا لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکان و ڕێگەی پەیوەندیەکانمانەوە لەگەڵ هەم کوتلە سیاسیەکانە ینی قەناعەتێکم لا دروست بۆ هیچ ڕۆشناییەک بەدی ناکەم بۆی کە عێراق بتوانێت ئەم قۆناغەت تێپەڕێنەوە پێ بنێتە قۆناغێکی تر لەبەر ئەوەی کە ئەوەی کە هەیە ئێستا لە 2003ەوە و لە دواتر لە دوای 2005ەوە کە ئیتر ساتە وەختی نووسینەوەی دەستورە و ئیتر نەخشە ڕێگایەک هەیە بۆ استقراربوونی ئەم وڵاتە بەداخەوە ئەوەی کە هەیە زیاتر موسەکناتە هیچ ڕێگەچارەیەکی جددی نییە بۆ ئەوی کە بتوانێت عێراق لەم قۆناغە دەرباز بکە عێراق وڵاتێکە کە ئەهمیەتی خۆی هەیە بە شێوەیەکی گشتی لە ناوچەکە بەڵام لە هەمان کاتا کە ئیدعای ژیانی دیموکراسی بوونەکە لە ڕاستیدا ئیدعاکە پێچەوانەی بەرقەراربوون و ینی بەشێک ینی بە پێچەوانەی ئەوەی کە دیموکراسی بەشێک لە ژیانی سیاسی ئەم وڵاتە هەموو لایەنەکان و هەموو هێزە سیاسیەکان بانگەشەی ڕادەربڕین و بانگەشەی میدیای ئازاد و بانگەشەی دیموکراسی و یەکتر قبولکردن ئەوە ئەکەن بەڵام لە دواییە ئەمە کەمترین ڕنگدانەوەی هەیە لە ژیانی عێراقیەکانە دیموکراسی لە پەروەردە دیموکراسی لە بژانەوەی ئابووری دیموکراسی لە حزوری ژن دیموکراسی لە حزوری میدیای ئازاد هەموو ئەمانەوە ئەکەن کە عێراق ڕێگە ڕاستەقینەکە بدۆچێتەوە بەڵام بەداخەوە من زۆر جار شعورێکم لا دروست بووە بەرژەوەندی هەموو وڵاتان بە تایبەت وڵاتانی دەوروبەر لە بەغدا بەدیەکەم ماعەدا عێراق خۆی عێراق غایبە بەرژەوەندی عێراقیەکان غایبە باشە کاک شێرکۆیان یەکو جەنابە دامەژت پێدا ئەوەی کە پێویستە لە عێراقدا هەبێ بەرژەوەندی عێراقیەکانە بەڵام ئێمە ئێستش کە تاوەکەم ساتە ئەم گفتوگوۆی سازەکەین من و جەنابێت
ینی ئەبینین کۆمەڵێک جموجوڵ هەیە لەلایەن وڵاتانی هەرێمایەتیەوە لەلایەن ئێرانەوە لەلایەن تورکیاوە لەلایەن وڵاتانی کەندا و زۆر ینی بە شێوازێکی ئەکتیڤەوەن لەم پرۆسەی ئەمجاری عراقا بەشدارن کە دەیانەوێت ڕۆڵان هەبێت لە دیاریکردنی هەم سەرک وەزیران هەم ئەو ڕەوتە سیاسی کە حکوومەتی لەسەر پێگرێ بەگشتی ینی بڕیاری پێکێنانی هەر حکوومەتێکە لە عراقا درێ لە پایتەختی وڵاتانی دەوروبەرمانە دریا خود نەخێ عراق خۆی چەقی بڕیاردانەکەی یا پێچەوانەکەی ڕاستە بژار لە ڕاستەقینەکە ئەوەیە کە عێراقیەکان بۆ خۆیان بڕیار بدەن چی مۆدلێک لە پێکەوە هەڵکردن و چی مۆدلێک لە ئیدارەدانی وڵاتی خۆیانیان دەوێت بەڵام وڵاتانی دەوروبەر لە چاویلکەی بەرژەوەندەکانی خۆیانەوە لە وڵاتە ئەڕوانن ئەو بە تایبەت بەرژەوەندی ئابوووریەکانی خۆیان هیچ وڵاتێک لە وڵاتانی دەوروبەر خێری عێراق و عێراقێکی بەهێزی ناوێ لەبەر چی؟ لەبەر ئەوەی کە ئەمی کە ناوێت لە ناوە ئاڵوگۆڕی بازرگانی تورکیا ئیدعای ئەوەکە کە ساڵانە 20 میلیارد دلار ئاڵوگۆڕی بازرگانی لەگەڵ عێراق هەیە کۆماری ئیسلامی ئێران ئیدعای ئەوەکە کە 13 میلیارد دلار ئاڵوگۆڕی بازرگانی لەگەڵ ئەم وڵاتە هەیە لە ڕاستیدا ئەمە ناوی ئاڵوگۆڕی بازرگانیە ئەنا لە دواییە ینی بازرگانی یەکتەرەفەیە ئێمە چیمان هەیە بینێرینە وڵاتانی دەوروبەر ئێمە بە ساوردەکارین هەم بازاری عێراق بووە بە بازاری بەکاربردن بۆ بازارێکی ئێستێلاکی باشە ئەمە بەشێکێتی بەشەکەی تری وڵاتانی خەلیج ئەوەی کە پەیوەندی بە سعودیە ئەوەی پەیوەندی بە ئیمارات پەیوەندی بە بەشێک لە وڵاتانی ترەوە هەیە لە ڕاستیدا ئەوەی کە ناوێت لە ناوە سەفارەت ئەوەندەی مەکتەبێکی ئەمنیە سەفارەت و سەفیری وڵاتی لێ نییە زۆر جار ئێمە بۆ کارێکی تایبەت مەسەرەن ویستمانە پەیوەندی لەگەڵ سەفیر یەکێک لە وڵاتانە بکەین بە 20 ڕۆژ و بە مانگ نەمان دۆزیونەتەوە لەبەرەوە ئەم مەکتەبانە بە تایبەت مەکتەبی ئەمنین و لە بەغدا بەرژەوەندی هەموو لایەک بەدی ئەەکەی مەعدە عێراق خۆی باشە کاکشێک منە مێوە پرسم جەنابەت ئەزمونێکی باش تێ لە بەغداوە پێشتر ئەندامی ئەنجومەنی نوێنەران بووی لەسەر فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان و ڕۆڵ و هەوڵەکانە دیار بوو و کاتانە لە بەغدا منە مێوە پرسم ینی ئەوەی کە وڵاتانی هەرێمایەتی و وڵاتانی ئیقلیمی بەلایەنەوە گرنگە لە عێراقدا کە بەرژەوەندەکانیان پارێزراو بێت ڕاستەوەکو جەنابیش دەسا ئاماژە بۆدا عێراقەکان بەلایەنەوە گرنگ نییە بەڵام دوجار ئێستا ئێمە لە سەروبەندیەوەین کە حکوومەت پێک بێنرێت بەڵام دەبینین یعنی لایەنەکان بە تەواوەتی دابەش بوون و ئێستا ئەو جوڵانەشی کە هەیە بە تایبەتی جوڵەی ئێستا سونەکان بۆ ئاراستەیە کەوتا بانگێش کراون بۆ ئێران و پێشتریش لە وڵاتانی کەنداو بوون و چوونە تورکیاش بە هەمان شێوە ینی ئەم جوڵانەی ئەوان ئەگەر لە ناوخۆی عێراقدا بووایەوە بۆ کرانەوە بووە بەڕووی لایەنەکانی دیکەیە بە تایبەتی کورد لە بەشێکی دیکەی کورد و هەروەها بەشێکی دیکەی شیعەکان پێدوانی ئەو چەقبەستووی کە ئێستا عێراق پێدا تێپەڕە بێ ئاسانتر ئەکرایەوە دەرگاکان بەڕووی یەکترە هێزە سیاسیەکان لە عێراق هێزگەلێک نین باوەڕیان بە دەستا و دەستکردنی دەسڵات بێ هێزگەلی نێک نین باوەڕێن بە دیموکراسی هەبێ هێزگەلێک نین باوەڕێن بە حزوری هەموو ئەو کایانە هەبێت کە ژیان بەبەر دیموکراسیاکە هەموو لایەنەکان بەدگومانن لەگەڵ یەکتر و بەڕاستی متمانە نییە و متمانە نییە و بەدگومان بوونەکە لە شوێنی خۆیەتی بۆ هەر هێزێک لەو هێزانی کە ئێستا لە بەغدا دەیەوێت پرۆسە سیاسەکە بە قازانجی خۆی بخۆزێتەوە 20 ساڵی داهاتوو 25 ساڵی داهاتوو لە ئەنجامی ئەم پرۆسەیە ئەبینێتەوە چونکە هێزەکان لە تەسفیەکردنی یەکترە ترسن ئەنجامی خراپی ئەبینێتەوە ئەنجامی خراپ من نمونەیەکی زیندوو بە جەناب دواسک لە 30 ساڵی ڕابردوو ئێمە وەکو یەکێتی و پارتی دیموکراتی کوردستان نەمانتوانیوە موسسەیەکی عسکەری هاوبەشمان هەبێ نەمانتوانیوە ئەو دەستگایانەی کە پەیوەندی بە پرسی نیشتیمانی هۆی یەک خینەوە لە 30 ساڵی ڕابردوو نەمانتوانیوە دەستورێکمان هەبێ کە ئەم دەستورە بتوانێت داوا و داخوازی تەواوی پێکهاتەکانی خەڵکی ئەم هەرێمە لە خۆیان کۆبکاتەوە بەچی لۆژیکێک قەناعەت بەخۆم بکەم کە هەر گەڕێکێکی بەغدا بەدەستی هێزێکەوەیە ئەم هێزە دادگای هەیە ئەم هێزە زیندانیلیشیای هەیە ئەم هێزە ژووری اقتصادی خۆی هەیە تۆ لەکوێی ئەم پرۆسە سیاسیە ئەتوانی متمانەیەک بەدەست بێنی بۆی کە ئەم هێزانە پێکەوە بتوانن
ئیدارە بکەن و بتوان پێکەوە هەڵ بکەن لەبرەوە ئەم هێزانە هەمویان بەدگومانن لە یەکتر و ئەم هێزانە بەداخەوە ئێڵێم بەشی زۆریان ئەجندەی وڵاتانی دەوروبەر جێبەجێەکەن بە ئیمکانیەتی مادی وڵاتانی دەوروبەر داخلی پرۆسی هەڵبژاردن ئەبن لەبەر ئەوە ئەم هێزانە ئەوەندەی کە ئەیانەوێت حزوری وڵاتان لە نێو بەغدا بەهێز بکەن کەمتر یانەوێت ڕۆح بەبەری عێراق و عێراقیەکان بکەنەوە پێشەوەی بچمە سەر ڕۆڵی بە دیاریکراوی ئێران چکە ئێران ینی فاکتەرێکی بەهێزە لە پرۆسی سیاسی عێراقا و هەمیشە وەکو باز دەکەن چاودێرانی دۆخی سیاسی عێراق دەڵێن هەمیشە ئێران ینی بەرژەوەندی عراقیەکانی بەلاوە گرنگە و دەیەوێت عراق استیقرار بێ و ناوێ عراق نائارام بێت چکە بەرژەوەندەکانی خۆشی لێرە ینی دەکەوێتە مەترسیەوە بەڵام بە پێشەوە باز لە ڕۆڵی ئەنجومەنی نوێنەرانی عراق بکەین ئەنجومەنی نوێنەرانی عراق سوێندی یاساییان خواردەوە و سەرۆکەکەی و هەردوو جێگرەکەشی دیاری کراوە بەڵام ئەوەی کە ئێمە ڕۆڵە دەستوری و یاسایەکە بێت تا ئێستا ینی لە پرۆسی سیاسی عراق و لەم دۆخە چەق بەستووە مەترسیداری کە عراقەکانی پێدا تێپەڕە بن ئەم ڕۆڵەمان نەبینیوە چێ وای کردووە کە ڕۆڵی ئێستای پەرلەمانی عراق ئاوا پەشی کەوت بێ کاکشێر دەخاڵەتی وڵاتانی دەوروبەر دیسانەوەش پەیوەندی هەیە بۆ بەڵێ و نەک کۆماری ئیسلامی ئێران کۆماری ئیسلامی ئێران دەتوانم بڵێم لە دەیان ساڵی ڕابردوو تاکو ئێرسەیەکێکە لە وڵاتانی کە باشتر تێگەشتنی بۆ حزور و پێکاتە جاجیەکانی عێراق هەیە و تورکیا لە هەمان کاتە کاریگەری ئەگەر زیاتر نەبوو بێ کەمتر نەبووە لەوەی کە کۆماری ئیسلامی ئێران هەیەی لە هەمان کاتە سووریا بە جۆرێکی تر وڵاتانی خەلیجیش بە جۆرێکی تر بەدەر لەوە وڵاتانی ئەوروپا بە تایبەت بریتانیا و ئەمریکیەکان لەو وڵاتانن کە هەمیشە کاریگەری گەوریان لەسەر ئەم بارودۆخانە هەیە کە لە عێراقا کوزەری لە 2005 بەدواوە زۆربەی کابینەکان کەم تا زۆر مبارەکەی کۆماری ئیسلامی ئێران و وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکای لەسەر بووە ئەو کات پێکاتوە ئەمە دلیلە بۆ ئەوی کە عێراق چۆتە ژێر کاریگەری بەرژەوەندی وڵاتانی دەوروبەر و بەرژەوەندی نێو دەوڵەتەکانیشەوە باشە بۆیە لە شوێنێکە کە مشتەرەکات زاڵ بوو بێ کابینەکە باشتر توانیوێتی بێتە دەست بەرژەوەندیەکان ئەوەی کردووە و لە ئێستا بەشێکی زۆری عێراقیەکان ئومێدیان لەسەر ئەو گفتوگۆیانەی کە لە بێنە لە نێوان کۆماری ئیسلامی ئێران وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا هەیە ئیجابی بێ و ڕنگدانەوەی ئیجابی بێ لەسەر دۆخی عێراق و سلبی بێ ڕنگدانەوەی سلبیە بێ لەسەر دۆخی عێراق عێراق ئەوەیە ینی بارمتەیە عێراق بارمتەیە بۆ ئەوەی کە بتوانێت لەم دۆخە ڕزگاری بێ پێویستی بۆەوەی کە هێزەکان بتوان هەمانگیێکی جدیان هەبێ قسە جدیەکە ئەوەیە ئایا عێراق وڵاتێکە کە بتوانێت فرەیی قبول بکە و ئەم نیزامە کە هەیە نیزامێکی پەرلەمانی بێ من پێم وایە هەموو ئەوانەی کە پەیوەندیان بە ژیانی دیموکراسیەوە هێشتا پێنەگەیشتووە لە وڵاتە بۆیە عێراق وڵاتێک نییە کە بتوانێت لایەنەکان یەکتریان قبول بێ لایەنەکان باوەڕن بە دەستا و دەستکردنی دەسڵات هەبێ باشە بۆیە ئەم جۆرە وڵاتانە ئەوەندەی نیزامێکی ئەوەی کە پێڵێ سەرۆکایەتی ڕیاسی ئەتوانێت شمولی کلێنەکە پڕکاتەوە کەمتر ئەوەی کە پەیوەندی بە ژیانی دیموکراسی و دەستا و دەستکردنی دەسڵات هەیە ئەتوانێت ئەو کلێنە پڕکاتەوە هەر لەسەر قسەی جەنابیشت کاڵێ عراقەکان تا ئێستا نەگەیشتنەوە قەناعەتی کە بۆ نمونە ینی لە ڕووی باوەڕبوون بە دیموکراسیەوە تا ئێستا ینی ئەوە تا بۆ نمونە لە دوای ساڵی 2023 عراق لەسەر بنەمای تەوافۆق و شەراکەت و تەوازنی نێوان لایەنەکان پێکات بەڕاستی و تایبەتی پێکاتە جیاوازەکان کورد سونە شیعە بەڵام ئەوتا لە دوای هەڵبژاردنەوە ینی بینیمان سەدرەکان و بە هاوپەیمانی لەگەڵ بەشێک لە سونەکان و بەشێک لە کورد ینی دەیانویست ئەم پرۆسەیە بخەنە ئەولاوە ینی مەبدەئی تەوافق وەلا بنێن مەبدەئی زۆرینە و کەمینە بێنە ئاراوە بەڕای جەنابەت ینی ئەگەر ئەمە سەری بگرتایە بۆ عێراق و بیانتوانێت تەوافق وەلا بنێن و زۆرینەی لایەنە سیاسەکان کە ڕۆڵیان هەبوو لە ڕابردوو لە دروستکردنی و عراقی کە تاوەکو ێستا من و تۆش گفتوگوی لەسەرەکەین و زۆر جا قەناعەتیشمان نییە بۆی کە دیموکراسی بێ پێ دوایە عێراق یەگەیان بەچوو ئەو دۆخە چکە ئەو پرۆسەیە بە ئەنجام نەگەیژە لایەن ئەو سێ لایەنەوە بە دیاریکراوی
عێراق وڵاتی زۆری نەوکەمینە نییە بەڵێ و ئێمە لە 20 ساڵی ڕابردوو ئەو سیستەمەی کە پەیڕەوکرا نەیتوانی سەرکەوتوو بێ تاوافقەکە نەیتوانی سەرکەوتوو ئەی بێ بۆ ئێستا لەسەر پێداگریە لەبەر ئەوە عێراق یان بە تەوافق ئەتوانێت ئۆقەی بەخۆوە بگرێ و بە تەوافق ئەتوانێت ئیدارەی ئوموری خۆی بدا و یا ئەم وڵاتە ڕوو لە هەڵوەشانەوەیە عێراق وڵاتێک نییە بیدێ دەستی زۆرینە شیعە لە نێو خۆیان متمانە بە خۆیان ناکەن بەچی لۆژیکێک کورد بتوانێت باوەڕ بە حکمێکی زۆرینە بکە بەچی لۆژیکێک سونە لە دوای پراوێستخستنێکی زۆر ئێستا هاتوتەوە بەشێکە لە پرۆسی سیاسی بتوانێت لەژێر کاریگەری ئەم ستراتیژە ئەم تێگەشتە ینی بەڕاستی تێگەشتێکی پڕ لە گوماناویە ئەی بۆ بەشێک لە کورد و بەشێک لە سونەت چوونە ژێرباری ئەو من هەمیشە ئەسەبەوە ئەخۆم کورد چی لە ڕابردوو چی لە ئێستا و بە تایبەت لە دوای وفاتی جەنابی مام جەلال کورد نەیتوانی و لە ئاستی پێداویستی قۆناغاکە بێ عێراق لە دێوخێکایە پێویستە کە کورد بتوانێت ئیسtismاری تیا بکە کردومان ئێمە نەمان کردووە نامان کردو کورد نەیتوانیوە ئەوەندەی کورد سوودمەند بووە لە ئاڵوگۆڕە سیاسیەکان و بارودروفە مۆزۆعەکە ڕێکی خست و کورد سواری شەپۆلەکە بووە کەمتر کورد خاوەنی مبادرە و خاوەنی تێگەشتنێک بۆ ئەوەی کە بتوانێت ئیسtismار لە دۆخێکی ئاوا بکە و ئێمە لە چاویلکی بەرژەوەندی حزبەکانەوە ئێستا و ئایندەی خۆمانە بینین لە کاتێکە وڵاتێکی وەکو سووریا کە لە گیانەڵان نابووە وڵاتێکی وەکو تورکیا وڵاتێکی وەکو ئێران وڵاتانی خەلیج هەموو ئەوانە لە چاویلکی بەرژەوەندیەکانی خۆیان و سەیری ئەو وڵاتاکەن لە کاتێکە کە بەرژەوەندێکی هاوبەش لە ئێستا و داهاتویان دڵنیان کا پێکەوە سعودیە و کۆمەری ئیسلامی ئێران لە بەغدا کۆ بنەوە بەرژەوەندیەکان کۆیان نکاتەوە ینی ئینسان هەندێک جار ینی تووشی جۆرێک لە ئەو ئستغرابە بێ کورد بۆ لە نێو ماڵی خۆی ناتوانێت خوێندنەوەیکی تەندروستی بۆ ئەم دۆخە هەبێ ئێمە ئەبێت تەجاوزی خوێندنەوەمان بۆ ئێستا و ئایندەی خۆمەکەین چاویلکەی بەرژەوەندی حزبەکانەوە ئێمە ئەبێت لە چاویلکەی بەرژەوەندی هەرێمی کوردستان و کیانی هەرێمی کوردستانە بۆ ئایندەی خۆمان بکەین یەکەتی نیشتمانی کوردستان لەژێر کاریگەری حکمی جوگرافیایە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران پارتی دیموکراتی کوردستان لەژێر کاریگەری حکمی جوگرافیایە لەگەڵ تورکیا کەواتە دابەشی ئەو دوو هەژمونە بوون ئێمە پێویستمان بەوەیە پێک بین لەسەر ئەو خاڵی کە چۆن ئەتوانین ڕوئیامان تێگەشتنمان یەک بخەین بۆ ئەوی کە چۆن بتوانین مامەڵە لەگەڵ تورکیا بکەین و چۆن بتوانین مامەڵە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران بەرژەوەندی ئەوان لە ڕوانگەی بەرژەوەندی و مامەڵە لەگەڵ ئێماکەن ئێمە چۆن ئەتوانین لە ڕوانگەی بەرژەوەندی و لە چاویلکی بەرژەوەندی خۆمانەوە مامەڵە لەگەڵ وڵاتانی دەوروبەر بکەین بەداخەوە لە دەورانێک کە مامۆستا شێرکۆبیەکەس هەزار ڕەحمەتی لێبێ کە وەزیری ڕۆشنبیری بوو لەسەر کێشمەکێشی وەرزش ئێمە تێگەشتمان وا بوو کە بێ مخاتعی بەغدا بکرێ ئیداراتی سەحب کردبوو پارتی دیموکراتی کوردستان یانەیەکیان هەبوو کە لە تیپەکانی بەغدا و عێراق بەشداری ئەکرد پاشەکشەی کرد بۆ لەبەرەوەی ڕوئایەکی هاوبەش نەبوو ئەمە یەکێکە لەو کێشانەی کە ئێمە تاوەکو ئێستا بەدەستیەوە ئەنهاڵێنین ئەم ڕوئایە کە پەیوەندی بە چارەنووسی ئێمە کە پەیوەندی بە پرسە نیشتیمانیەکانەوە هەیە و پەیوەندی بە حضوری لایەنەکانی تریشەوە هەیە ئێمە ئەبێ بتوانین هێز و توانەکانمان یەک بخەین لەگەڵ یەکگرتووی ئیسلامی لەگەڵ کۆمەڵی ئیسلامی لەگەڵ حزبی شوێعی لەگەڵ حزبی سۆسیالیست لەگەڵ هەموو ئەم هێزانە پێویستمان بۆیە دانیشین لەسەر ستراتیژێک لەسەر نەخشە ڕێگایەک بۆ ئێستا و ئایندەی خۆمان پێک بین باش ئەو خلافاتەی ئەو کێشمەکێشی کە لە ناوەوەی هەرێمە گوزەرێ دەکرێت بە بەشێک لە ژیانی دیموکراسی مامەڵەی لەگەڵ بکەین بەڵام ئەوەی کە پەیوەندی بە مامەڵەکردنی ئێمە من وتومە کە قوبات لەگەڵ کاتی خۆی لەگەڵ ئەو وەفدانەی کە ئاهاتە بەغدا بۆ ئەوەی کە چارەسەری کێشەی موچە و قەیرانی موچە و ئەوانە بکە ڕوبەڕوو قسەم لەگەڵ کردوون ئاساییە ئێمە نەقدی سەرۆکوەزیران یان نەقدی جێگری سەرۆکوەزیران بکەین وەکو کابینەی وزاری جاری وایە لە وڵاتانی خەلیج لە مانگێکە دوو حکوومەتە گۆڕن سێ حکوومەتە گۆڕن ئیشکالەکە لەوە نییە بەڵام ئەوەی کە پەیوەندی بەوە هەیە ناوی کیانی هەرێمی کوردستانە
کە خەون و خۆزگە و ئومێدی ملیۆنەها ئینسانی کووردە چۆن ئەتوانی ئەم کیانە بپارێزی چۆن ئەتوانی ئەم کیانە بەهێز بکەی ئەسڵی باسەکە بۆ ئێمە ئەمەیە ئێمە ئەگەر قسە لەسەر ئەوە بێ لە دوای 30 ساڵ پارتی بیەوێت تجاوزی یەکێتی نیشتمانی کوردستان کاو بۆ خۆی بە واریسی شەرعی ئەم هەرێمە بزانێ من پێم وایە بێت تێبگا موفق نەبووین لەو سیاستە و ئێمەش ئەگەر ئەوەمان لەگەڵ برایانی پارتی هەبێ من پێم وایە موفق نەبووین وەکو یەکێتی کە پێتان وایە پارتی کە سەرکەوتو نەبوو هۆکارەکەی ئێمە وەکو یەکێتی نیشتمانی کوردستان بەشێکی زۆری ئەو کێشانەی کە پێوەی ئەناڵێنین لە ئەنجامی ئەوەیە کە ئێمە هەمیشە دەستی برایەتی و پێکەوە هەڵکردن و ئەومان هەڵکردو خۆمان لە گێچەڵ و خۆمان لە کێشەی لابلاو ئەوانە لاداوە بۆ ئەوەی کە پێکەوە بتوانین ئیداری ئەوە بکەین ئەوەی کە لە دوای وفاتی جەنابی مام جەلالەوە ڕەحمەت بێ بەسەر یەکێتیا هاتووە بەسەر هێز هەر هێز و لایەنێکی کا باید تەبەخوری کردبوو نەما بوو برایانی پارتی ئەبێت تێبگەن یەکێتی نیشتمانی کوردستان ئەو هێزەیە کە قسەی هەیە قەراری هەیە و ڕەنگە زۆر جار لێرە و لێ ئەیبیسین لە تێکۆشەرەکانی خۆمان لە سیاسیەکان لەوەی کە مەسەلەن برایانی پارتی نازانن لەگەڵ کێ قسە بکەن و مخاتەبەی کێ بکەن لە یەکێتی نیشتمانی کوردستان من پێم وایە ئێمە وەک یەکێتی نیشتمانی کوردستان تەجاوزی و قۆناغەمان کردووە ئێوە سەرکردایەتیتان نییە وەفدێک جاران ئەهاتە سلێمانی سەردانی 4-5 جێگەی جیاجیایە کرد بەڵام ئێستا سەردانی دەباشانەکە باشە و هەواڵەکانی ئێمە پێکەوە لە دەباشان لەسەر ڕوئیا و لەسەر تێگەشتنی یەکێتی نیشتمانی کوردستان بۆ ئیدارەدانی ئوموری عێراق و بۆ ئیدارەدانی هەرێمی کوردستانیش پێکەوە قساکەن بۆیە جاران وەفدێکی ئێمە ڕۆشتە هەولێر وەفدەکەن ئەگەشتە و دێگەڵە لێرە لە سلێمانی بەیانێک دەرەکرایان و داوانە ئەو قسانی لە هەولێر کراوە قسە ئێمە نییە بەڵام ئەو قسانی ئێستا لە هەولێر ئەکرێ لە بەغدا ئەکرێ لە وڵاتانی دەوروبەرەکە قسەی یەکێتی نیشتمانی کوردستانن جاران سەرکردایەتی ئێمە هەواڵەکانی ئێمە لێرە و لەوێ کە قسە و باسی جیاجیان هەبوو ڕای جیاوجیان هەبوو بەڵام ئێستا لە 1990 ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی کە قساکەین قسەکانمان یەکتر تەواوەکە بۆیە ئێمە ئێستا ینی خاوەنی قەرارین خاوەنی ڕوویاین و ئێمە ئەمانوێ ئەزانین ئەمانوێ بەرەوکوێ بڕۆین باشە کێچێتی ئەوە وازح بێت تا ئێستا ینی لەو قۆناغی ئێستا باسیەکی جەنابەت بۆ پارتی هەر ینی ناڕوونە لەگەڵیاوە بۆ ناوێ مخاتەبەیەشی جدی یەکێتی بکات لەسەر بەتایبەتی ئەم پرۆسەی سیاسی عێراق و مەسەلەی سەرۆکۆمار و مەسەلەی ئەو چەقبەسۆ چکە بەڕاستی کورد زۆر تاوانبارکرا بووی کە هۆکارە یەکەم شت بۆ پەرتکردنی نێوماڵی شیعەوە بۆ تەخیرکردنی پێکەنانی حکوومەتی نوێ عێراقی و هەروەها دیاریکردنی پۆستی سەرۆکۆمار ینی زۆر تاوانبارکرا ئێمە وەکو یەکێتی نیشتمانی کوردستان و ئێستا نامانەوێت هەموو ئەو کێشانی کە هەیە تەحویلی تۆڕە کۆمەڵایەتیەکانی بکەین نامانەوێت تەحویلی دەستی مزایدات و بازاڕی ڕەشی بکەین ئێمە ئەمانەوێت قسەی جدیمان لەسەر چارەسەرکردنی کۆی ئەو دۆخانە هەبێت ئێمە ئەبێ دەستبەرداری حکوومەتی سێبەر و دەستبەرداری میدیای سێبەر و دەستبەرداری هەموو ئەوانە بین ئێمە بۆ ئەوی بکەینە ئەنجامێکی دڵخۆشکەر و ئارامی ببەخشینەوە بە خەڵکی وڵات هەرێمی خۆمان وڵاتی خۆمان پێویستمان بۆیە کە قسە و باس بکەین بەیەکەوە ئەگەر قسە لە بەهێزکردنی ئەم هەرێمەیەک وەکو کیانێک ئەبێ پێکەوە شان بدەینە ژێر بەرپرسیارەتەکان و ئەبێ پێکەوەش کە ئەوەی کە پەیوەندی بە ژیانی خەڵکەوە بێک و یەک تەحملی بکەین ئەم شەڕە دەرونیە گەورەی کە خەڵک باجەکێدا من پێم وایە تا سەر درێژەی نابێ موفق نابین ڕێگە ڕاستەقینەکەەوەیە کە پێکەوە دانیشین قسە و باس بکەین واجبی برایانی پارتی دیموکراتی کوردستان چیە واجبی ئێمە چییە پێکەوە دەورەکان تەوزیع بکەین و پێکەوە شان بدەینە ژێر ژیانێکی باشتر بۆ خەڵکی هیچ ئاماژەیەک هەیە بۆ دانیشتنی یەکێتی و پارتی لەسەر ئاستی باڵا یاخود لەسەر ئاستی کەسی یەکەمی حیزبەکان بۆی کە لە داهاتووشی نزیکدا لەسەر بەتایبەتی ینی پۆستی سەر کۆمار و پرۆسی سیاسی لە عێراقدا قسە و باسی خۆیان هەبێ و خۆیانێک لاکەنەوە چکە بەڕاستی قسە زۆرەکرێەوە زۆر ئەڵێن ئەم هەرێمەوە ئەم قەوارێ مەترسی گەوری لەسەر ئەگەر فرێنەکەوێت هەوڵی جیاجیا هەیە بەڵام من بۆ خۆم پێم وایە بەپی زانیاریەکانی خۆم تاوەکو ئێستا دۆخەکە لە شوێنی خۆی چاق بەستووە باشە لە بەرژەوەندی کورد و یەکێتی و پارتیە بێگومان ئێمە لە چوارچێوەی عێراق باسمان لە حزوری کورد کرد نەخێر ئێمە زۆر دواکەوتوین
ئێمە زۆر دواکەوتوین ئێمە کاتێک کە ڕۆشتینەوە بەغدا هەرێمی کوردستان وەکو ئەمری واقع قبول کرا داوا و داخوازیەکانمان لە دەستورا وەکو ئەمری واقع جێبەجێکرا ئێمە ئەگەر کاتێک کە ڕۆشتینەوە بەغدا لە دوای ڕووخانی ڕژێمی پێشوو ئەگەر خاوەنی دەستورێک و خاوەنی موسسەیەکی عسکەری یەکگرتوو بووین وەکو ئەمری واقع قبولەکرا ئێستا من بۆ خۆم زۆرم پێسەیرە هەندێک بەڕێز لێرە و لەوێ بانگەشە بۆ ئەوە ئەکەن کە هەرێمی کوردستان تەسلیم بە بەغدا بکەنەوە بەغدا بۆ خۆی ئێستا لە بێ ئەجندەیی لە بێ بەرنامەیی لە بێ خاوەنی ئەناڵێنێ تۆ هەرێمی کوردستان تەسلیم بە قەدەرێکی نادیار بکەیت باشە لەبەر ئەوە هەرێمە تەسلیمیشی ناکەیتەوە بەم دۆخەشلۆخی نێوانێکی لەسەری ڕەبڕێەوە کاک هاوڕێ لەسەر ئاسی خێزان وەکو یەکێکی خێزان جەنابێت کە ئیدارەی ئوموری خێزانەکەت بە شێوەیەکی تەندروستدا ئەتوانی عاملێکی خێربی بۆ درو دراوسەکانیش باشە ئێمە ئەگەر ئیدارەی ئوموری خۆمان بدەین وەکو کیانێکی سیاسی من پێم وایە ئەتوانین ببین بە هۆکاری خێر بۆ استقراری عێراقیش بەش بە حاڵی خۆم خێری عێراق استقراری عێراق ئایندی عێراقم بەخێرەوێ بەڵام ئایا ئەو شعورەی بە منداوە لە 100 ساڵی ڕابردوو عێراق وەک چۆن وڵاتی هاوڵاتیەکە لە ڕوومادی وڵاتی هاوڵاتیەکە لە بەسرە وڵاتی منیش بێ من ئەو شعورم تا ئێستا لە دروست نەبووە عێراق نەیتوانێت بێ بە وڵاتی منیش ئەم هەموو دروشمە ئەم هەموو بانگەشانەی کە ئەکرێ بۆی کە عێراق وڵاتی هەمومان بێ ئەگەر ڕنگدانەوە هەبێت لەسەر ئەرسی واقع بەسەر چاو من ئامادەم ئەوەی کە هەمانە هەرچی هەیە تەسلیم بە بەغدا بکرێ بەڵام من تاوەکو ئێستا و قەناعەتم لە دروست نەبووە عێراق قەناعەتی شخصیە وەکو قەناعەتی شخصی خۆمە شخصیە باشە قەناعەتی شخصی خۆمە عێراق سەتی 90 میزانی ئەم وڵاتی لە بەردەستا بووە ئاوی نییە بە خەڵک کارەبای نییە بیدا بە خەڵک ئەمنێتی نییە باشە تۆ لەو قەیرانی کە ئەناڵێنی سلێمانی شارێکە کە لە ڕووی ئەمنیەوە لەسەر ئاستێکی زۆر بەرزە لە ناوچەکە هەولێر بە هەمان شێوە لەبەرەوە ئێمە لە هەرێمی کوردستان توانیمانە مۆدێلێکی جیاوازتر پێشانی وڵاتانی دەوروبەریش بدەین ئەم ئەزمانەی کە هەیە ئێمە پێویستمان بۆیە کە بە حکمت بیری لە بکەینەوە پێویستمان بۆیە کە کەس سیاسیەکانی ئێمە تێکوشەرەکانی دوێنێ ئێمە بەرپرسەکانی ئێستای ئێمە هەموو پێکەوە لەسەر مێزێک کۆبینەوە ئێستا و ئایندی خۆمان لەنێ ئەم پرۆسەیە بەدی بکەین ئەوروپا پشتیوانە ئەمریکا پشتیوانە داعمی هێزی پێشمەرگە ئەکرێ ئەوروپایەت ئەڵێ هەرێمێکی کوردستانی بەهێزم ئەوێ دێت ئەڵێ هێزێکی پێشمەرگی یەگرتووم ئەوێ ئەمریکا دێت داعمی پێشمەرگاکە چەکوچۆڵی پێدا ئەڵێ هەرێمێکی کوردستانی بەهێزم ئەوێ ئەمە هەموو پەیامی سیاسین تۆ بێت تێبگەی ئەگەر لە چاویلکەی بەرژەوەندی حزبەکانەوە ئەمانوێت ئیداری ئەم هەرێمە بدەین ئەم هەرێمە ڕوو لە قەدەرێکی زۆر نادیارە و ئەگەر ئەشمانەوێت پێکەوە کۆبینەوە ئیسلامی و ئەلمانی و نەتەوەیی و مەدەنی و ئەوە ڕوئیەکانمان یەک خەین بە هەموو پێکاتەکانەوە هەرێمی کوردستان تەنیا وڵاتی کورد نییە ئەبێ حساب لەسەر تورکمانیش بکەیت لەسەر عەرەبیش بکەیت ئەبێ حساب لەسەر مەسیحی و سیە هەموو ئەوانەی بکەیت ئەم وڵاتی هەمومان لە باخیرەکەین پێکەوە ئەبێ بڕیار لە ئێستا و ئایندەی ئەم هەرێمی خۆمان بدێت هەرێمی کوردستان کە ئەوەندە بەهێز بێت و ئەگەر بتوانێت ئاوها پێگەی لە عێراق و لە ناوچەکە و لە هەرێمایەتی و لەلایەن وڵاتانی دنیاوە هەبێت پێ دوایە ینی بۆ نمونە ئێستا ئەو دەستێوەردانانی کە هەیە لەلایەن وڵاتانی هەرێمایەتی لە دۆخی هەم هەرێمی کوردستان هەم عێراق و لەسەر پرۆسی سیاسی و هەروەها لەسەر مەسائلی سەربازی هەرێمی کوردستان ئەتوانێت بەو پێگە سنجینی کە هەیەی بیپارێزێت و ڕۆڵی هەبێت لە ئاساییکردنەوەی دۆخی عێراق و ئەو چەقبەستووی کە هەیە لە عێراقدا و حسابکردنی بە تایبەتی لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە بۆ هەرێمی کوردستان چکە بەڕاستی ینی ئێمە ئەگەر بووبینە بەشێک لە پەرتکردنی ماڵی شیعە بینیمانیانی لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە خەتەر لەسەر هەرێمی کوردستان و هەولێر دروست بوو ئەگەر ئەم ڕێچکەی ئاوها بڕوات ئەگەین بە شۆکاک شێرگۆ من بەش بە حاڵی خۆم پێم وایە بەرژەوەندی یەکلایەنە نیە دوولایەنەیە
لە نێوان هەرێمی کوردستان لە نێوان هەرێمی کوردستانەوەی کە پەیوەندی بە بەغداوە هەیە بە بەغداوە لە نێوان هەرێمی کوردستان ئەوەی کە پەیوەندی بە کۆماری ئیسلامی ئێرانەوە هەیە لە نێوان هەرێمی کوردستان ئەوەی بە پەیوەندی بە کۆماری تورکیاەوە هەیە بەدەر لە خلافات بەدەر لە کێشمەکێش و ئەوانە ئێمە ئەبێت تێ بگەین دراوسەکانمان لە وڵاتەنن کاریگەری گەوریان لەسەر چی ئاسی هەرێمەتی و لە چی ئاسی نێودەوڵەتی هەیە کۆماری ئیسلامی کە لە وڵاتانی کە لەگەڵ وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا لە کێشمەکێشایە کۆماری تورکیا لە وڵاتانەیە کە لە کێشمەکێشی گەورایە و ئەوێت جێپی خۆی بگرێ ئەندامی ناتۆیە و خاوەنی ئەمبراتۆرەتی عوسمانی ئێمە ئەبێت ئەهمێتی ئەم وڵاتانە تێبگەین ئێمە ئەبێ بە شێوەیەکی عەقلانی مامەڵە لەگەڵ هەموو وڵاتانە بکەین ئەسەد بەو دۆخەی کە تایەتی ئێستا ئەبێ ڕەچاوی خصوصیەتی سووریا و ئەسەد بکرێت بۆ ئەوەی کە تۆ بتوانانی چۆن بەرژەوەندەکانی خۆت بپارێزی سعودیە من نشینی یەکگرتوەکانی ئیمارات و کوێت هەموو قەتار هەموو لە وڵاتانن کە چی خاڵێک ئەتوانێت پێکەوە بمان بەسێتەوە بتوانین لەسەر بەرژەوەندەکانە و بەرژەوەندی هەموو وای کردو کە هەموو وڵاتانە بە جۆرێک لە جۆرەکان و لە چاویلکی بەرژەوەندەکانی خۆیانەوە حزوریان لە عێراقا هەبێ ئێمە پێویستمان بۆیە کە تێبگەین مراعاتی بەرژەوەندەکانی کۆمەری ئیسلامی ئێران بکەین و ئێمە بێت تێبگەین مراعاتی بەرژەوەندەکانی تورکیا دیسان بکەین ئەگەر گەشتینە ئەو خاڵە پێکەوە من پێم وایە وڵاتانەی ژەبێ ڕەچاوی بەرژەوەندەکانی ئێمە بکەن ئێمە سیاسەتی مەجانن لە هیچ شوێنێکی دنیا باوی مۆدێلی نییە بۆیە ئێمە کە ڕەچاوی بەرژەوەندی وڵاتانی دەوروبەرمان کرد لە چاویلکی ئەوەی کە پەیوەندی بە بەرژەوەندەکانی هەرێمێک ینی کیانێکەوەی کە ناوی کیانی هەرێمی کوردستانە ئەو کاتە پێگی خۆمانە بێت ئەو کاتە پێگی خۆتت ئەبێ بەڵام ئەگەر بێت و لە چاویلکی بەرژەوەندی حزبەکان و ئێمە سیر بکەین و لەگەڵ دۆخەکە لەگەڵ دۆخی منیشینەکانی ئەوەی دوسێ سەدەی ڕابردوو چی فەرقی هەیە لەبەرەوە کورد ینی بەداخەوە ئێستش ئێڵێمەوە من هەمیشە غیابی جەنابی مامجەلال کلێنێکی زۆر گەورەی لە کۆی دۆخەکە دروست کردەوە نامەوێت قسە لەسەر هەندێک خاڵی تر بکەم بۆ پیاوێکی وەکو جەنابی کاک مەسعود لەم دۆخی ئێستا 120 زۆر ناڵێم 120 ئەدای قەناعەتەکانی جەنابی مامجەلالی بکردایە بۆ یەک ڕیزی بۆ کۆکردنەوەی هێزەکان بۆ تجاوزکردنی ئەو کێشمەکێشانەی کە ئەوزەرێ من پێم وایە هەرێمی کوردستان ئەتوانێت لە ساتە وەختێکی زۆر کەم ئەو دۆخە ناهەموارەی کە ئێستا خەڵک بەدەستیەوە ناڵێنێ تەجاوزی بکە بۆ عێراقی شەروایەوە بۆ عێراق ئێمە من بۆ خۆم تا ئەو شوێنەی کە عێراق شعورەکەم هاوڵاتێکی ڕاستەقینەم تایە بڵێ بەڵام تا ئەو شوێنەی شعورەکەم عێراق ئێوێ دۆخەکە تێپەڕێنی و لەسەر شانی من وڵاتێکی یەکگرتوو بەهێز و ئەوە دروست کاتەوە تەجاوزی منکان نەخێر نەخێر لەبەرەوە کورد ئەبێ خەم لە خۆی بخوا باش وکیانی هەرێمی کوردستان ئەبێ لە چاویلکەوەکو سیر بکرێت کە بتوانێت خۆی بەهێز بکە خۆی لە ئێستا و ئایندەی پرۆسە سیاسیەکە ببێنێتەوە بۆیە بۆ ئێستا هەرێمی کوردستان جێی بایەخە بۆ وڵاتانی خەلیج هەرێمی کوردستان جێی بایەخە بۆ کۆماری ئیسلامی ئێران جێی بایەخە بۆ کۆماری تورکیا بۆ وڵاتانی دەوروبەر تەنانەت بۆ ئەوروپاش بۆ ئەوروپا بۆ ئەمریکا دەردی ئەوەی جەنابی مامجەلال لەوێت ینی زۆر جار شەڕیەوە کە تۆ ڕۆژنامەنووسێکی ئەمریکی ببینی ئێستا لە ئاستی باڵا و سەرۆکی وڵاتان لە پایتەختەکەی تۆ دێن و سەردانەکەن لە دەرگای لایەنەکان لە ڕۆسیاسیەکەەوە بێت تێبگەی خوێندنەوە هەبێ بەڵام بەداخەوە ئێمە لە ئاستی پێویستی قۆناغەکەنین باشە ئەمە کورد لە ئاستی پێویستی قۆناغەکە نییە ئەی بۆ مەسلەی عراقیەکان و لایەنە سیاسیەکان بە تایبەتی نێو ماڵی شیعە گەر ئێمە باسمین چونکە ئەوانی زۆر پەیوەندیان هەیە بم ململانەیە سیاسیە و بەم چەقبەستووی کێسە عراق پێدا تێپەڕە بێ بەو هەژمونگەرایی وڵاتانی دەوروبەر بەسەر دابەشبوونیان بەسەر هەژمونگەرایی ئەو وڵاتانە و تا ڕادەیەک زۆر جاریش ئەوان دەستیان هەبوو لە دەستێوەردان و هێنانی وڵاتانی هەرێمایەتی و دەوروبەر بە تایبەتی شیعەتی لێ بەسەرێت چونکە قسەیەک هەیە کە دەوترێت ینی لەوە ئەچێت بۆ نمونە لە دوای جەژن هەندێک جەم و جوڵ هەبێت چوارچێوەی هەمانژی توانێت لەگەڵ هەموو لایەنەکانی دیکە بە کورد و سونە حکوومەت پێک بێنێ و
سەدر تا ڕادێک بەرە ئۆپۆسیۆن بڕات لەم ڕوویای جەناب چۆنە کاک شێرکۆ من بۆ خۆم پێم وایە ئەسڵی کێشەکە لە نێو ماڵی شیعەیە شیعەکان بەبێ یەکتر و کە ئێستا حکومڕانی عێراق بە دەرەجەیەک ئەوان لێ بەرپرسیارن بەڕێوە ناچوو بەبێ یەکتر بەڕێوە ناچوو ئەوەی کە پەیوەندی بە زەمینەوە هەیە زەویەوە هەیە ئەوەی کە پێوتێت چوارچەوەی هەمانگی سەروی 150,000 چەکداریان هەیە لە دەستی ئەوانەیە لە مووسڵەوە بۆ ڕوومادی و بۆ بەشێکی زۆری ئەوەی کە پەیوەندی بە لایەنی ئەمنیەوە هەیە لە دەستی ئەوانەیە ئاسمانەکە بە دەستی ئەمریکاوەیە زەویەکە بە دەستی حەشتی شعبیەوەیە تۆ چۆن ناتوانین تجاوزی بکەیت ئەوەی کە پەیوەندی بە دەنگی خەڵک و نەڕەزایەتی و جەماوەرەوە هەیە بە دەستی تیاری سەدریەوەیە باشە ئەوەی کە پەیوەندی بە خەڵکی ناڕازیەوە ئیمپیداد هاتووەتە پێشەوە تا کەسیان ناتوان تجاوزی باشە لەبەرەوە بەبێ تجاوزکردنی یەکتر عێراق لە فەوزایەکی قوڵترا خۆی دۆزێتەوە عێراق لە فەوزای بەڵام پرسیارە جدیەکە ئەوەیە کورد تا چەند خۆی بەستێتەوە بەم فەوزایەوە کورد تا چەند ئەوەندەی ترە دوا ئاکەوێ لە ئاسی پێویستی قۆناغەکە کورد تا چەند گوێ لە نەڕازایەتیەکان و ئەو داخوازیەکانی خەڵکی ڕۆشنبیر و نووسری جدی و خەڵکی نیشتیمانی و نەتەوەی ئەوانە ناگرێ پێویستمان بەوەیە کە جدیتر ئەو لە ڕوئایەکی نیشتیمانیانتر و ستراتیژێک کە هی هەمووان بێ پێکەوە قەراری لێ بدەین نەخشە ڕێگایەک بۆ ئێستا و ئایندەی خۆمان بەزووترین کات پێک بێن منی چم نەمەوە نامێ زۆرمان دووتکەم ئەمێ بزانم دواوتەی کاک شێرکۆ زۆر کۆندامی سەرکردایەتی یەکێتی لەسەر تەواوی دۆخی عێراق چییە من ئومێدی استقلالێکی باش بۆ عێراق خوازم بە هیوام عێراق بێ بە عێراقی هەمووان کە زۆر بێ ئومێدم لە دوای هەموو ئەو دەیان ساڵە عێراق بێ بە عێراقی هەمووان بەڵام لەوە گرنگتر بە هیوام کە کورد بە شێوەیەکی عەقلانی تر لەگەڵ ئەم دۆخی ئێستا مامەڵە بکەین و بتوانین ئەجندە و بەرنامە و پلان و ئەومان یەک بخەین بۆ ئەوی کە لانی کەم ئەگەر نتوانین خەڵکی خۆشمان دڵخۆش بکەین ببینەمایی ڕەزامەندی خەڵکی خۆمان و گوێ لە ناڕەزایەتیەکان و داوەداخوازی خەڵکی خۆمان بکرین زۆر سپاس بۆ برای بەڕێزمان کاک شێرکۆ میرۆی زەندامی سەرکردایەتی یەکێتی کە لە بەرنامی پانۆراما لەگەڵمان سپاس بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقەیەم شەوی پانۆراماتان پێشکەش کرا میشە ساغ و تەندروست باش خواتان لەگەڵ